قسەکانی پزیشکیان تەنیانی و کاتژمێر بڕی کرد و سوپای پازداران بە درۆن و موشک وڵامی دایەوە. کاتژمێر 22 خولەکی بەیانی ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاند کە داوای لێبوردن لە وڵاتانی دراوسێ و دەوروبەر دەکەن کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن ئێرانەوە بە ئامانجگیراون. وەک ئەو باسی کرد لەمە دوای هێرش ناکەنە سەریان و داوای لێبوردنیان لێ دەکەن. بەڵام ئاژانسی هەواڵی تەسنیم کە نزیکە لە سوپای پازدارانەوە لە کاتژمێر 53 خولەکدا ڕایگەیاند کە گوژمەیەکی دیکەی موشەشیان بۆ قەتەر و بەحرین ناردووە. ئەمەش وەک وەڵامێک بوو بۆ پزیشکیان. لە دوانیۆڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەرکەوت و ڕایگەیاند کە ئەو داوای لێبوردنەی پزیشکیان کردوێتی بەرەنجامی ئەو هێرشانە بووە کە ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا کردوێتە سەر تاران. ئەو باسی لەوەش کرد کە هەر ئەمڕۆ قورسترین گورز لە ئێران دەوەشێنن. بەڵام لە دوای وتارەکەی دۆناڵد ترامپ یاخود لە دوای قسەکانی دۆناڵد ترامپ قەرارگەی خاتم الئەنبیا ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و جۆرێک بوو لە وەڵامدانەوەی هەم پزیشکیان هەم دۆناڵد ترامپ. ئەو باسی لەوە کرد کە سەرەڕای ڕێزگرتن لە بڵین قسەکانی پزیشکیان، بەڵام هەموو وڵاتانی ناوچەکە ئەوانەی بنکە و بەرژەوەندیخانی ئەمریکای لێبێت بە ئامانج دەگرن. هەردوێنێش بوو وتەبێژی دزنەوەی خاتم الئەنبیا هەڕەشەی لە هەرێمی کوردستان کرد و باسی لەوە کرد کە ئەگەر هەرێمی کوردستان ڕێگە یاخود ڕێگە بدا بە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە داخلی ڕۆژهەڵات بن، ئەوە هەموو ئامانجەکانی هەرێمی کوردستان دەپێکن. لە چەند ڕۆژی ڕابردوودا عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند کە هەر هێرش و پەلامارێک کە ئێران ئەنجامی بدات پەیوەندی بە سلکی دیبلۆماسی و سیاسیەوە نییە. جاران دەیانگوت سوپای پازداران ڕاستەوخۆ سەر بە نووسنگەی ڕابرە، بەڵام ئێستا لە نەمانی ڕابەردا دوو بۆ چوون سەریان هەڵداوە. لەلایەکەوە دەوڵەت کە مەسعود پزیشکان ڕابەرایەتی دەکات و دەڵێت هێرش ناکەینە سەر وڵاتانی دراوسێ، لەلایەکی تریشەوە سوپای پازداران هەر لە دوای قسەکانی پزیشکیان هێرشەکان ئەنجام بدات. ئەوە دوو بۆ چوونمان پێ دەڵێت. ئەگەر دابەشکردنی ڕۆڵ نەبێت ناکۆکیێکی زۆرە لە نێوان سوپای پازداران و دەوڵەتدا.